باس لەوە کرد کە خۆت بەنەتەوە کوردنی بەڵام کوردیەکی زۆر باشە زانانی ئەمە چۆنە؟ ئەمن لە ماباتێ 30 ساڵ خدمەتم کردووە تورکم 30 ساڵ خدمەتم کردووە هێندە لە کلاسێدا لە مەکتەبدا هێندە بە کوردی قسەم کردووە ئیدی شارەزاتێکی تقریبان دەتوانم بڵم باشم بۆ سەر زمانی کوردی هەیە و هەمیشەش بە ئەوانەیە کە دەرسیان دەخێن بە ئەمن دەرسیم پێدەکردین کە کتومە حتمما سعی بکەن زمانی خۆتان بە جوانی بپارێزن و فێری بن. وەکو تورکیەکانی کە 30 ساڵ لەناو کورد بووی کورد چۆنە بینی؟ میلەتێش چۆنە ینی تەسەڕوفاتیان چۆنە؟ ئەزوکەوتیان چۆنە؟ بەگشتی کورد چۆنە؟ ئەمە لە منداڵیەوە چون ئەمن هەر لە نێو کوردی بوومە لە منداڵیەوە هەم گوێمان لێبوو کە میلەتی کورد میوان دۆستە و ئەوەی بە چاوی خۆشمان دیومانە هەوڵی منداڵ بووین گوێمان لێبوو ولی دوای وردە وردەکە گەورە بووین واردی جامعە بووین ئەوە لەمسمان کرد کە واقعەن وایە و ئەمن بە چاوی خۆم دەبینم ئەمن لە هیچ جێگایەکی کوردستان ئێحساسی غەریباتێ ناکەم.